500 ساڵتەیە. چی بێ؟ نه. قرارەکە بەڕاستی سەختە، ینی من ناتوانم ئێستا ینی وام لێ هاتووە نازانم چۆنت پێ بڵێم. بە بڕیاری ئێمە پێویست ناکات دڵگران ببیت. ئەو تشتێک و ئەو سۆلۆک و ئەو دەنگێک و مە ئێوی دکرد زێدەترین دەدا. ئینشەڵڵا کە ناڕەحەت نایی بەمە کە لە تەک ئەدێک لە ڕەفیقاندا مەجبوری خوداحافزی کەی. دەنگت کۆمان دەکاتەوە. کورد ئەیدڵ با سپۆنسەری ئاسیاسێڵ.